سوپاس بۆ ژیری دەستکرد، سوپاس بۆ دابینکەران و وەرگێڕانی مامۆستایانی بەڕێز دکتۆر هیمداد عەبدولقەهار و مامۆستای بەڕێز مامۆستا سەنگەر کە توانیان ئەم بەرهەمە نوێ ئەم بەرهەمە نوێکاریە پێشکەش بۆ مامۆستایانی کوردستان بکەن. پرسیارەکە زۆر جوان بوو کە گوتت چی وای لێکردن کە ئەمە ببینە سپۆنسەری چاپکردنی ئەو کتێبە باشە. قوتابخانەی کۆشش هەروەکو لە سەرەتاوە ئەو پلان و ئەو بەرنامەی کە هەیە پەروەردە بە ئەرکی خۆی دەزانی. بەشێک لەو پەروەردەی کە ئەمە هەیتمان پەروەردەکردن لێرە مانای ئەوە نییە بەس ئەمە لەناو پۆلەکان وانە بڵێنەوە بەس ئەمە بتوانین منداڵەکان فێر بکەین، بەڵکو یەکەم جادەبی خۆمان فێر بکەین، خۆمان ئامادە بکەین بۆ ژیان، خۆمان ئامادە بکەین بۆ بە شێوازێکی پەروەردەکاری ئەو زەبینە ناوکایەکانی فێربوون. قوتابخانەی کۆشش هەر لە سەرەتاوە خەمخۆر بووە لە بابەتی پەروەردەیی و زانستی و دەمانەوێت ببینە سنتەرێکی گواستنەوەی زانست و زانیاری نوێ بۆ نەوەکانی داهاتوومان لە داهاتوو. ژیری دەستکرد ئێستا کە چۆتە ناو هەموو کایەکانی ژیان، چۆتە ناو هەموو سێکتەرەکان، بەڵام بەداخەوە کوردستان زۆر پێ ئاشنا نەبووە لە ئێستادا. دەکرێت ئێمە دەست پێشخەر بین لەو بابەتانە و ئێمە وەکو قوتابخانەی کۆشش یەکەم قوتابخانە بووین کە خولی ژیری دەستکردمان بۆ مامۆستایەکان کردەوە و دەبینین یەکەم قوتابخانەی ئێستا خەریکی پۆلیسینە لەسەر ژیری دەستکرد کە ڕێنمایەکانی ژیری دەستکرد بنووسینەوە بە خۆشحاڵیەوە کۆمەڵە خەڵک هاوکارمانن لەو بابەتەی بۆی کە بتوانین چۆن بەکاری بینین، چونکە ژیری دەستکرد مەرز نییە هەموو کەسێک بەکاری بین و سوودی لێ وەرگری، ئەوەی کە نەزانی بە باشی بەکاری بینی ئەوە لەوانەیە تێدا زەرەرمەند بیتن. دڵخۆشم کە مامۆستایانی کورد وەکو دکتۆر هیمداد و مامۆستا سەنگەری بەڕێز هەستاون ئەو ئەرکەیان تەشتی و ئەو پەرتوکەیان داناوە بە ناوی ژیری دەستکرد بۆ مامۆستایان. خۆشحاڵم کە یەکەم کەس بووم کە ئەو کتێبەم خوێندەوە لە هەفتەی ڕابردوو و بابەتی زۆر بە چێژی تێدایە و هیوادارم و داوا لە هەموو مامۆستایانی بەڕێز دەکەم ئەو کتێبە بەدەستیان بگات و بیخوێندنەوە، سوودێکی زۆری هەیە، بتوانن ژیری دەستکرد لە ناو پۆلەکان بەکاربێنن، بتوانن ژیری دەستکرد لە ناو قوتابخانە و لە سێکتەری فێربوون بەکاربێنن لە بۆ قوتابیەکانیاندا، چ لە ئاستی پەروەردەی، چ لە ئاستی خوێندنی باڵا و سوودێکی زۆری هەیە و کاتێکی زۆرت بۆ دەگەڕێنەوە. ئێمە وەکو قوتابخانەی کۆشش پاڵپشتی هەموو بابەتە زانستی و پەروەردەییەکان دەکەین، لا ئێمە تەنها وانەوتنەوە بەکاری خۆمان نازانین، بەڵکو هەموو ئەو پرانسیبانە بەکاری خۆمان دەزانین کە دەبنە پێشخستنی زانست و زانیاری لە وڵاتەکەمان. دووبارە سوپاستان دەکەم.